ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری یەکەم بە سوپاسەوە لەگەڵ میوانەکەم لە ستۆدیۆیەکەم. کورد بە درێژایی مێژوو خاوەنی دایان چیرۆک بگرە سەدان چیرۆکی راژیدی و کارەسات بارە چه دینۆسایدی کورد بێت چه ئەنفال بێت چه کیمیاباران بێت یاخود کۆڕەوەکەی ساڵی 1990 کە لەسەر ئاسی ناوخۆ گیان بەگشتی کاردانەوەی زۆری بە دوای خۆیانە. باشە من بە سوپاسەوە ئەمڕۆ لە ستۆدیۆ بەڕێز ئەسعەد جەباری نووسەر و ڕۆژنامە نووسم لەگەڵدایە کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا کتێبێکی بڵاو کردوێتەوە بە ناوی من و کۆڕە و باس لە وردەکاری ناو کتێبەکە کەیم بزانین ئەم کتێبە بۆ لە ئێستادا بڵاو کراوەتەوە لە چەند بەش پێکاتووە بە دیاریکراوی باسی چ بەشێکی یاخود چ دیوێکی کۆڕەوەکە ئاکات. کاک ئەسعەد بەیانیت باش، سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. بەریتان باش، زۆر سوپاس. زۆر سپاس. کاک ئەسعەد با من لە سەرتا لەوە دەست پێ بکەم. بۆ لەم کاتەیە ئەم کتێبەت بڵاو کردەوە، ئەم مەراسیمی ناساندن بۆ کتێبەکە کراوە. سەرەتا سوپاسی کورسا دەکەم. سپاس بۆ تۆ. سڵاو و ڕێز بۆ شەهیدانی بزوتنەوەی ڕزگاری خوازینەتەوەکەمان لە هەر چوار پارچەی کوردستان. سڵاو و ڕێز بۆ هەموو تێکۆشەرانی و ئازادی خوازانی دنیا. لە ڕاستیە ئەم کتێبەی من و کۆڕە و ئەمە دەمێ بوو نووسی بووم و دەمێک بوو ئامادەم کردبوو بۆی لە چاپی کەم و بڵاوی کەمەوە، بەڵام ڕێکەوت وا بوو گەیشتە ئەم کاتە هاوکات بوو لەگەڵ ئەو بارودۆخە نەخوازرا و تەنگژ و ناخۆشەی کە لە ڕۆژئاوای کوردستانە ڕوویداوە. قەدەرەکەی وا بوو کە لەم کاتەیە بڵاو بووە کە هاوکات بوو لەگەڵ ئەم بارودۆخە ناخۆش و دژوارەدا. ئەم کتێبە گزارش لە ژیان و نەهامەتیەکانی نەتەوەیەک دەکات کە هەمیشە دەهاردرێت لەلایەن دوژمنان و نەیارەکانیەوە. بارودۆخێکە کە زۆر ئاڵۆز و زۆر پڕناسۆرە، هەر لاپەڕەیەکی هەڵدەیتەوە بۆ خۆی دەیان چیرۆک هەڵەگرەیەکە. من یەکێکم لە ئەو کەسانەی کەوە نووسیمەتەوە ئەکرا و ئەشێ دەیان و سەدان کەسی تر بینووسێتەوە، چونکە مێژوەکە توانم بڵێم مێژوویەکی هاوچەرخە، زۆر کۆن نییە. ئەمە تەنها بەشێکە لە بیرەوەری ئەندێشەی ژیانی من کە خۆم ئەوەی بینیومە بە چاوی خۆم بینیومە. کتێبەکە بریتیە لە چوار بەش و پێشەکیەک و هەروەها دوو پاشکۆ لەگەڵ ئەلبومێکی وێنەیی. بەڵێ کاتە توانین بڵین کاک ئەسعەد ئەمە تەنها بیرەوەریەکانی خۆتە؟ بەڵێ لە دووتوی ئەم کتێبەیە؟ بەڵێ لە دووتوی خۆی ئەزانی چۆن لە ڕاستیە بیرۆکەی نووسینەوەی ئەم کتێبە و چاپکردنەکەی ئەگەڕێتەوە بۆ برایەکی ئەزیز کە لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە هات بە دیاریکراوی لە سنە. ئەو خوێندکاری زانکۆی تاران بوو و تێزی ماستەرەکەی لەسەر کۆڕەوەکە بوو. ئیتر من نازانم بەڕاستی دەوڵەت پێی وتبوو کە تێزەکەی لەسەر کۆڕەوەکە بێ یا خۆی وەکو کوردێک ڕوسۆز بوو بۆ ڕووداوەکە حەزی کردووە تێزی بابەتەکەی لەسەر کۆڕەوەکە بێ. هات بۆ کوردستان لە هاوینی 2023 ئەوەی بێتەوە بیرم کە عوسمانی محەممەدی خۆی سینەماکار بوو، هەم حەزی کرد کە لەسەر کۆڕەوەکە شت کۆکاتەوە و ئەوانەی کە لەسەر کۆڕەوەکە نووسراون، یعنی سەرچاوە کۆکاتەوە، سەرچاوی زانستی و هەروەها کتێب و هەروەها ئەوانەی کە لەسەر کۆڕەوەکە بێتە ماتریالێک بۆ پرۆژێکی سینەمای لە داهاتوودا. بەڵێ بۆ نابێ. ئێستا باسێکم ئیتر ئەوە بوو ئەم کوڕە گەڕابوو، زۆر هەموو کوردستان گەڕابوو، سەرچاوێکی دەست نەکەوت بوو. یعنی تۆ بێنەوە پێشچاوی خۆت لە دوای 34-35 ساڵ لە دوای کۆڕەوەکە و ڕاپەڕین کتێبێک لەسەر کۆڕەوەکە نەنووسرابێ، بەڕاستی ئەمە هەم نەنگی و هەم عیبەیەکی گەورەشە بۆ کتێبخانەی کوردی و هەتا توانم بڵێم بۆ ئەکادمیست و بۆ تەنانەت بۆ زانکۆکانیش کە بۆچی تا ئێستا هەوڵیان نەداوە کە مەسەرەن توێژینەوەیەک لەبارەی کۆڕەوەکە بنووسن کە ئاهێنەیە کە دەیان توێژینەوەی لەسەر بنووسرێ. بەڕاستی گەڕابوو هیچی نەدۆزیبەوە. ئەیتر بەڕێکەوت لە ڕێی برای عەزیز و خۆشەویستم کاک ئاکۆ غەریب کە منی ئاگدار کردەوە بەڕێوەبەری مۆزەخانەی ئەم نەسوورەکە، پێی وتم وتی هاوکاری بکە. ئیتر بەڕاستی کەوتینە گفتوگۆ دوو بە دوو. لە سەرنجامی ئەوەی هیچی دەست نەکەوت بوو، وتم من تەنها چوار حەڵقەم نووسیوە خۆم، ئەکرێ ئەم چوار حەڵقەی خۆم بیکەم بە وەردێک بۆت
سوودی لێ ببینی هەروام کرد ئیتر یامێ ئەو بوو دوای تەلەفۆنی بۆ کردم وتی ئەوەی کە من ئەمیست ئەمەی تۆیە ڕێک ئەمەی تۆیە یعنی کە بەداخەوە من لە دوای 30 ساڵە هیچم دەست نەکەوتووە معقولە ئێوە هیچتان نییە ئیتر ئەمە بوو بە بیرۆکەیەک لەلام بۆچی من نێم ئەم نووسینەی خۆم هەم پیا بچمەوە هەم لەلایەن هەندێک لە ڕەفیق و برادرانم کە هێشتا بەشیان باون پاڵنەرێ بوو بەداخەوە ئەڵێم زۆر بەداخەوە ئەمە بووە بە یەکەمین کتێب لەسەر ئاستی کوردستان لە دوای 34 ساڵ لەسەر کۆڕەوەکە لێرە و لەوێ مەقالات نووسراوە دیمانە کراوە شعری بۆ نووسراوە چیرۆکی بۆ نووسراوە تەنانەت ئەتوانە بڵێم کورتە ڕۆمانیشی بۆ نووسراوە بەڵام کتێبێکی ڕێ خۆشکار بێ بۆ ئەوەی لە داهاتوودا بەڵێ بێگومان من لە پێشکەکەی نووسیمە ئەمە هەندێکە بۆی کە خەڵکی تریش بچێت لە نەتیجەی خوێندنەوەی ئەم کتێبەی من بچێت بە دوای داچوون بکە بۆ با بڵێن ڕەهەندەکانی ئەو ڕووداوە ناخۆشەی کە ئیتر وردە لە دوای ساڵی 1970ەوە ڕۆدا لە کۆڕەوەکە باشە کاک ئەسعەد لە هەمووان ئاشکرایە کە لە کۆڕەوە بە سەدان چیرۆکی سەرنجڕاکێشەیە تا چەند تیشکت خستۆتە سەر ئەو چیرۆکە جیاوازانە واللهی ئەوەی کە من بینیمە بە چاوی خۆم ئێمە پێشمەرگە بووین لەو سەردەما ئەوەی کە بینیمان ینی ڕووداوەکان ئەوەنە تاڵ و ناسوێرن گێڕانەوەی بە ئاسان نییە نەتەوەیەک ملیێنێ 2 ملیۆن خەڵک بەڵام دوجار بەداخەوە کە ناخۆشە ڕووداوانە بەڵام ئەبێ بێتە مەتریالێک بەڵێ بێگومان ئەبێ بنووسرێتەوە ئەبێ ئەوانەی کە هۆلۆکۆستی خۆیان هەمووی نووسیوەتەوە بۆ بە پرۆژەی فیلم بە سەدان فیلم بەرەم هاتووە کەواتە ئەمە تا چەند کاریگەریە بێ بۆ ئێمە کە لە ڕێی ئەو نەهامەتیانی بەسەرمانە هاتووە شوناسی خۆمان کللتوری خۆمان بگەنین بە جیهانی دەرەوە خۆی لە ڕاستیە مەکو من وتم ئەمە نەنگێکی گەورەیە کە ئێمە تا ئێستا ئیشمان لەسەر نەکردەوە و کارمان لەسەر نەکردووە ئەکرێ بۆ لە مەولابیری لێ بکەینەوە کە ئەم کۆڕەوە وەکو جەنابەت وتم وەکو ماتریاڵێ کە کاری لەسەر بکرێ لە هەموو ئەو بوارانەی کە نەتەوەکەمان مەسەرەن زیاتر ئەناسرێ بە هەموو دنیا مەسەرەن یەکێک لەوانە فیلم سازی و سینەمایە کە تۆ ئەتوانی لە ڕێی ئەو فلیمەوە یا لە ڕێی کورتە فلیمێکەوە دۆزی ڕەوای نەتەوەکەت بگەێنی بە هەموو دنیا کە تۆ قڕ ئەکرێ ئێمە میلەتێکین لە ساڵی 1990 بە ملیۆنەها خەڵک ڕووی کردە ئەو شاخانەی کوردستان بەو سەرما و بەو سەغۆڵ و بەو کڕێەوە بەفر بارینە بە هەزاران هەزار کەس ڕق بوونەوە مردن تیا چوون نەتەوەی قڕ ئەکرێ ئەمە لە نەتیجەی چییە؟ لە نەتیجەی ئەوەیە کە ئێمە ڕژێمێکی زەبە لاحی زەب جەبەروت لە بەردەم مانایە قڕمانەکە ئەم میلەتە خۆی بڕیارەدا لەبیر نەچێت کاکامیانی ئەمە ئەو ڕۆژگارانەی کە ڕەوەکە ڕوویاوە لە من نووسیمە لە کەرکووکەوە بۆ گۆخڵان ناونیشانی کتێبەکە وایە یەکەم ساتی دەستپێکردنی کۆڕەوەکە لە شاری کەرکووکەوە دەستپێکە و ئەوە خەڵک بوو بڕیاریدا کۆڕەو بکە نەک هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان ئەمە حەقیقەتێکە ئەبێ تەسبیت بکە ڕسکانە بوو خۆڕسکانەیە من ڕێک وام نووسیوە خۆڕسکانەیە میلەتێک نەتەوەیەک خۆی بڕیار ئەدا ڕەو بکە و لە نەتیجەی ئەو ڕەوەیە کە وردە باڵانسی ڕووداوەکانی کوردستان ئەگۆڕێ لە کۆڕەوەوە بۆ بڕیاری 1688 کە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بڕیار دەدا و دەرگایەکی خێر بۆ نەتەوەکەمان ئەکرێتەوە و ئازادیەک و بارودۆخێکی تازەیەکە لەسەر ئەوە پرسیارێکمەیە لەسەر بڕیارەکەی 1688 ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بەشێکی گرنگی یاخود سەرنج ڕاکێشترین دیمەنەکانی کۆڕە و گەڕانەوەی هاوڵاتیانە بۆ زێدی خۆیان لە دوای بڕارەکەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی تیشکت خسۆتە سەر ئەم بەشە گرنگەی کۆڕە گەڕانەوەی هاوڵاتیانە بۆ زێدی خۆیان بەڵێ ئەوە بەشی چوارەمایە کە ئیتر وردە کۆتایی بە بیرەوەرەکانیت باسیێواکەم کۆڕە و بە گفتوگۆ کۆتایی هات کۆڕە بە گفتوگۆ کۆتایی هات ئەوە قۆناغی چوارەمی نووسینەکەمە کە بەشی چوارەمێتی ڕێک لەسەر بڕیاری 1688 وەستاوم لەبیرت نەچێ ئێمە لە 5/3/1991 ڕاپەڕین بوو لە 5/4/1991 ئەو بڕیارە دەرچووە یعنی ڕێک 30 ڕۆژ دوای ئەوە باڵێن 1 مانگ دوای ئەوە ینی ئەمە تەوقیتێکی نازانم دیاریکراوە هەڕەمەکیە سوتفەیە من نازانم بەڕاستی بۆچی لە 1 مانگی ڕووداوە زۆر دوور و درێژ و هەستیار و خۆش و ناخۆشەکانی ئەو مانگە ئەو بڕیارە دەرەچێ
لەسەر بڕیاری 6 وەستاوم لەسەرەوەی کە ئەکرا کورد لەو سەردەمانە درێژەی بەوە بدایە کە بچوایەتە ناوەڕۆکی ئەم بڕیارەوە لەگەڵ ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی و UN نەک بەرەو ئەوە بڕوا کە گفتوگۆ بکات لەگەڵ ڕژێمی عێراقا. یعنی ئەمە هەر دوو قۆناغا. ئایا حکوومەتی عێراقی ئەو سەردەما ویستی ینی خەڵکی کوردستان و هێزە سیاسەکان فریو بدا بۆ ئەوەی ڕایان کێشێ بەرەو گفتوگۆ و بڕیاری 6 تۆزێک لە بەهاکەی کەم کاتەوە، ئەوە بەڕاستی لێ ئەگەڕێن بۆ ئەو کەسانی کە بەشدار بوون لە بڕیاردان بۆ گفتوگۆ ئەبێ ئەوان قسەی لەسەرکە. من ناتوان قسەی لەسەرکەم. من لێرە وەکو خاڵێکی ینی زۆر ئیجابیانە نا باسم کردووە ئەکرا مەسەر ئێمە درێژەمان بەوە بدایەکە لە ژێر ڕەشماڵی بڕیاری 6 بڕۆشتی نایە باشتر بوو نەک بەرەو گفتوگۆ. ئەوە دەرگایەک بوو بۆ ئەوەی کە کورد وردە بێتەوە لە شاخ و چیاکانی کوردستان لە کۆڕەوە بۆ ناوشار و حکوومەتی ئەو کاتیش بۆ فریودانی خەڵک عەفوعامێکی دەرکرد دەرگاکرایەوە بۆ خەڵک گەڕانەوە وردە. بەڵام بەداخەوە ئەو خەتەی کە پێڵێن 32-36 کەرکووکی نەگرتەوە، ینی خەڵک نەگەڕایە بۆ کەرکووک. ئەو بوو 12 ساڵ لە ئاوارەیمانەوە خەڵکی کەرکووک و گەرمیان. ڕاستە. باشە کاک ئەسعەد دەکرێت بڵێن من و کۆڕەو وەڵامێکی توندی نارانی کورد بێت؟ بێگومان من لێرە کە باسم کردووە ناوهێنان وەکو شوێن وەکو جێگا ناوی دەیان کەسایەتی و شوێن و جێگام بردووە کە من وەکو حەقیقەتێک قسەم لەسەری کردووە. ئەم ڕووداوانەی ناو ئەم کتێبە دەمەوێت ئەو ڕاستیە باسکەم. بەڕاستی من یادی بەخێر خاڵم کۆچی دوایی کردووە. قادر جەباری ئەو کات کارگێڕی باڵای بەرەی کوردستانی بوو، یعنی لە شوێن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بوو کە ئێستا حکوومەتە، ئەو کات بەرەی کوردستانی بوو، ئەو ڕقەم یەک بوو. ئەچوو بۆ هەموو جێگە و ڕێگەیەک کە بڕیاری لەسەر دەرئەکرا، یان لە جەبهەکان یان لە ڕووداوەکان یان لە هەر جێگایەک کە ئەو پێویستی بوو بێت ئەو چووە. من لەگەڵ یابوومە لەگەڵ چەند کەسێکی تر کە ئێمە هاوشانی بووین، هەم وەکو پێشمەرگە هەم وەکو پاسەوان. لە نەتیجەی ئەوەیە کە من ئەمە بەعزێکیم کە نووسیوە ناوی سەرکردە و کەسایەتیە جاجیەکانم هێناوە کە ئێمە چوینەتە لایەن کە گفتوگۆ کراوە. هەندێک لە سامپڵی قسەکانیانم هێناوە کردومە بە تایتڵ کە ئەمە ڕووداوەکانن بۆی لە پاش ڕۆژە خەڵک بزانێت کە چی ڕوویداوە لە 15 ڕۆژی کۆڕەوەکەدا. من ئەتوانم بڵێم ئەم کتێبە باس لە 15 ڕۆژەکە ڕێک لە دەستپێکردنی 27 لەسەر 28 1990 هەتاوەکو تقریبن 9 بۆ 10 هەتا 11 و 12 چواری 1990 یعنی لەو دوو هەفتەیە چی ڕوویاوە. من لێرە ئەوەی بە چاوی خۆم بینیمە شان بەشانی خاڵم کە ئەو خۆی پاڵەوانی ئەم کتێبەیە ئەتوانم بڵێم، چونکە من تقریبا حساب کە بەشێک لە بیرەوەرەکانی ئەو نووسیوەتەوە ناڕاستەوخۆ کە ئێمە ئەگەر ئەو نەبوایە ئێمە لەکوێ ئەو هەموو سەرکردە و قیادە و کەسایەتیە گەورە گەورانەی کوردستانمان ئەبینی و ئەناسی و تێکەڵاویان ئەبووین و ئەمانزانی چی ڕوویداوە چی ڕووی نەداوە. حتمما ئەوە ئەبێ بە بنەمایەک بۆ مێژوو، ئەبێ بەنەمایە کە ڕۆژگارەکانی ئەو ڕۆژگارانە چۆن بوون، سەردەمەکە چۆن بوو، ئەم کۆڕەوە چۆن ڕوویە، لەکوێ ڕوویە، بۆ کۆ هات، ئەی سلێمانی چی بوو، ئەی لە هەولێر چیە ڕوویە، ئەی لە بادینان چی ڕوویە، ئەی وردە بەرەو عەربەت و بەرەو سەیسایق و پێنجوێن و گۆخڵان، ئەی دوای ئەوە چی ڕوویە، لە کۆڕەوەکە چی ڕوویە، مفاوەزات بۆ ڕوویە، چۆن گەڕانەوە بۆ بەغا، چی کرا، کورد چی کرد، ئومەل متحیدە چی کرد بۆ کوردستان، ئەی خەڵکی ئاوارە کە ڕووی کردە شاخی کوردستان لەوێ ئاوارە چۆن ژیانی بەسەر برد. باشە کاک ئەسعەد چ دیمەنێک چ ڕووداوێک کاریگەری ڕاستەوخۆی کردووەتە سەر تۆ لە کاتی کۆڕەوەکەیە و لە کتێبەکەی ئاماژت پێیا بێت جیاواز لە ڕووداوەکانی ترمە بەسم؟ وەڵڵاهی کاکاکەم زۆرە، یعنی بابەتەکان من مشکلەکەی لەوایە کە تۆ جاری وایە بیرەوەکە و ئەندێشە و ژیانی تۆ ناگەڕێتەوە وەکو خۆی تۆمارکردنەکەی، یان هەندێک جار ڕەفیق و برادرت ئەیەنەوە بیرت. ئێمە زۆر دیمەنی زۆر ڕاکێش و ناخۆشمان بینی. تۆ لە یەکەم لەحزەیە کە کوردستان بەجێڵی هەر بە فرمێسک و بەگریان و اینجا ئەو لێزمە باران و بەفر و سەرما و سۆڵە و اینجا خەڵکێک ئەبینی کە تۆ یعنی مەسەرەن بۆ نمونە من دەیان و سەدان کەسم بینیوە لە ڕێگا و تویانە ئێمە لە کەرکووکەوە لە چەمچەماڵەوە لە گەرمیانەوە لە بازیانەوە لە سلێمانیەوە بە پێ هاتوین، بە پێ بۆ چوە بۆ پێنجوێن بۆ گۆخڵان
تۆ بیێنە پێش چاوی خۆت خەڵک لە کەرکووکەوە لە گەرمیانەوە بێ بۆ گۆخڵان و سەیرانبان و چۆ ئەو شاخوداخی کورسان بەبێ ئۆتۆمبیل ئەو کاتش هاتوچۆ زەحمت بوو ینی خەڵکێکی وەکو ئێستا نەبوو کە هەموو کەسێ ئۆتۆمبیلێ بێ هەزاران هەزار خەڵک هەر بە پێ ڕەوی کرد و ماڵ و حاڵی خۆی بەجێهێشت ئەو دیمەنانە زۆر ناخۆشن بینینی مردنی خەڵکی مناڵ بینینی مردنی پیرێژن و پیرەمێرد و بێنان و بێئاوی ئەو دیمەنانی کە زۆر دڵتەزێنن من دیمەنێکم دێتەوە بیر کە لێرە تۆمارم کردووە ڕۆژێکیان ئێمە لە ڕاڕەوێکی لای گۆخڵان بووین مناڵێک ئاوا تەمەنی لە 12 بۆ 13 ساڵان بوو ئیتر زۆر وێران یعنی شکڵێکی ینی سەرما و سۆڵە بیەنە پێش چاوی خۆت تاقە مناڵێک بە پێی پەتی و بە قوڕا و لیتە و شڕەبەتانەیەکی بەسەرەوە بوو ئەهات و ینی زۆر کزۆڵ و داماو بوو ئیتر من ڕاستی من چوومە پێشەوە وتم چی ئێمە چووکە پێشمەرگە بووین و خۆمان مستەلاح بووین و ئەمانویست وەرەی خەڵک ینی نەڕوخێ نەڕۆنە ئەودی و ینی هانمانەدان کە نەڕۆنە ئەودی بمێننەوە لێرە وتم ئەوە چییە وتی هەر ئەگریا وتمەوە چییە تۆ بۆچی ئەگری ئەیکوا دایکت ئەیکوا باوکت کەسی لا نەبوو ئیتر وتی وەڵام من ئەمە باوکو دایکم منیان بەجێشتووە لە شەوەوە دابڕاوم لێیان هینەکەی کردەوە جانتاکەی سێرەکەم تەرمی براکەی تایە ینی زۆر سین بوو هەر وشک بوو مشک ینی ئێستش کەیگەڕمەوە دڵم تێکەچێ بەڕاستی سیحەتم تێکەچێ لێرە باسم کردووە تەرمێکی تایە عمری 2 ساڵ بۆ 3 ساڵە بێ لە ناو جانتایەکایە یاوێتی بەشانێ و ئەڕوا خۆشی نازانێ بۆ چۆڕێت چۆن ناژێ چۆن مێشکت ناوەستێ ئەم دیمەنانە و هەزاران دیمەنیتر لە کوردستان لەمەی من خراپتر لەم ڕێ لای شارباژێر بیستومەتەوە دەیان کەس درا و ینی مناڵی پێ بووە 3-4 مناڵی ساوا تازە لە دایک بۆ داویانە بەدەم ئەو توانە با بڕوە دەیان ڕووداوی جەرگبڕی ناخۆش کە ئینسان ئەو ڕووداوانە ئەجێڕێتەوە هەر قابلی بۆیە نەک فلیمی سینەمایی بە 100 فلیمی سینەمایی کۆتایی نایە ئەبێ ئێمە ینی ئەم ڕووداوانە تۆمار بکەین هەتا ئەو ڕۆژەی کە ئێمەمانان ئەوانەی کە بەشێکمان ئەم ڕووداوانەمان بینیوە تەسجیل کرێ بەم جۆرە بابەتانە هەیە بێگومان پێویستی بەوە هەیە و 100 کتێبی لەسەر دروستکرێ نەک من و کۆڕە و ئەبێ تێزی لەسەر دروستکرێ ئەبێ زانکۆکان بجوڵێن لەسەر کۆڕەوەکە لەسەر ڕەهەندەکانی بە ناوەندا ئەکادیمیەکان نتوان پشتی پێ بەسڵێ سەرچاو بۆ ئەنجامدانی توێژینەوەی زانستی و ئەکادمی کاگەسات بێگومان ئەتوانن من خۆم کابرایەکم خەریجی ئەکادیمیام بەشی ڕاگەیاندنم تەواو کردووە ئەکرێ هەم وەکو نووسین وەکو ڕۆژنامە نووس پشتی پێ بەستن چووکە من لێرە وەکو باسم کرد ڕۆژگارەکانم نووسیوە وەکو خۆی قسەم لەسەر هەموو ئەو بابەتانە کردووە کە ڕۆژانێ بۆ ئایندە ئەبێ بە مێژوو کە بوو بە مێژوو ئیتر ئەکرێ پشتی پێ بەسرێ خۆ ئەو گەشت و گوزارانەی کە ڕۆژهەڵات ناسەکان هاتوون بۆ کوردستان و بۆ ئەم ناوچەیە کە گەڕاونەتەوە بیرەوەری خوان نووسیوە ئێستا ئێمە وەکو سامپڵێک پێویستمان پیان هەیە وەکو سەرچاوە پشتیان پێبەستین ئەم کتێبش بۆ ئێساش نەبێ بۆ 50 ساڵی تر بۆ 100 ساڵی تر دەکرێت سوودی لێ بێرێ کاگەسعەد بەنیاز نییە لە داهاتوودا یان بڵین لە داهاتوویکی نزیکە بەشی دووەم یاخود بەشی سێمی لێ بنووسێت و بە چاپی بگەێنێت بۆ نە ئێمە سەرەتایەک بێ بۆ پرۆژەیەکی گەورە من ڕێک ئەوم نووسیوە لە پێشەکێکە کە ئەکرێ لەمەوە شتیکە هەڵەنجێنرێن یان باس کرێ یان قسەی لەسەر کرێ من ئەگەر تەواوی ئەو مانگە بنووسینەوە من و دەیانی وەکو ئێمەمانان دانیشین وەکو دامەزراوە کە ڕووداوە ناخۆشەکانی ئێمە کە هەن لە ژیانمانە چ ئەنفال چ جنۆسای چ بارزانەکان چ هەموو ئەو ڕووداوانەی کە کارەساتبارن بەسەر نەتەوەکەمانە نووسرا بەسەرمانە هاتووە بنووسرێتەوە ئەمانە ئەکرێ ئیدامی پێ بدرێ من ئەم بەشەی کە لێرە نووسیمە دەکرێت بۆ چاپی دووهەم زیاتر بخەمە سەری چونکە لێرە و لەوێ لەو کەسانەی کە ماون شتم پێ ماتریال کۆکەیتەوە بەڵێ بێگومان شتم پێ ئەڵێن خۆزگا ئەوە بنووسایە خۆزگا ئەوە بنووسایە ئەسعەد ئەمان زیاتر ئەو چیرۆکانەیە کە خۆت بینیوتە ئەو ڕووداوانەیە بەنیازی لە بەشی دووەمە بابەتەکە کشتگیر و بۆ چوونی هاوڵاتیان و ڕووداوە جیاوازەکان ڕێک وایە کاکشت پێ بڵێن من خۆم وەکو ڕۆژنامە نووسێک ئەتوانم بڵێم دەیان وتارم لەسەر کۆڕەوەکە نووسیوە ئەوە وەکو وتار ئەمەیان ئەکرێ پشتی پێ بەسرێ وەکو بابەتێکی سیاسی کە کۆڕە و وەکو خەباتێکی
سیاسی گەورە باڵا ئەکرێ پشتی پێ ببەسرێ. یعنی شان بەشانی ئەو خەباتەی کە ڕۆژگار ئێمەی هاڕیوە لە 50 60 70 100 ساڵی ڕابردوو هیچ کەمتر نییە. ئەگەر بڵێم زیاترە، چونکە تۆ بیێنە پێش چاوی خۆت 2-3 شۆڕش کراوە لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان. ئەنجامەکەی چی بووە؟ ئەنجامەکەی ئەو بووە هەڵوەشانەوەی بارودۆخی کوردستان، ئەو دەستکاوتەوەی کە هەبووە. بەڵام کۆڕەوەکە بوو بەمایی لەدایکبوونی حکوومەتی هەرێمی کوردستان، بوو بەمایی لەدایکبوونی دەرگایەکی خێر بۆ پەرلەمانی کوردستان، بۆ کردنەوەی ئازادی زۆر ئەکرێ کۆڕە و بنەمایە بۆ دروستکردنی قوارەی هەرێمی کوردستان. من کاک ئەسعەد وەکو نووسەر و ڕۆژنامە نووسێک ئەم پرسیارە لێ یەکەم، کاتیەوە ناتوە لە یادی کۆڕەودا سیمینار بێت، کۆنفرانس بێت بەڕێوەچێت؟ بێگومان ئەوەی جێی بایەخە لە بیرەوەری با بڵێن کە ئەمساڵ ئەبێتە 35 ساڵ لە دوای کۆڕەوەکە ئەکرێ ئێمە دەیان ئەکادیمیست و شارەزا بانکەین قسە لەسەر کۆڕەوەکە بکەین کە ئێمە بۆی جارێکی تر تووشی کۆڕەو نەبینەوە. ئەوە تا ئێستا تۆ ئەبینی لە ڕۆژ ئاوای کوردستان کورد چی بەسەرا ئەکرێ قڕ ئەکرێ، ئەوە تا لە پارچەکانی تر قڕ ئەکرێن. ئێمە تاکەی کۆڕە و تاکەی نەهامەتی و تاکەی دەربەدەری و پێویستەکە کە ئەم بابەتە یعنی ئیشی لەسەر بکرایە، دەیان ناوەندی سیاسی و ئەکادیمی ئیشی لەسەر بکرد باە کە ئەکرێ. یعنی تۆ تەماشاکە ئەو ڕووداوانەی کە ڕوویداوە لە ساڵی 1990 چ قەمعکردنی ڕاپەڕین، چ ئەوەی ڕاپەڕینی باشووری عێراق، دوای چی لێ سەوز بوو؟ ئێمە لە هەرێمی کوردستان لە دوای 2003 کە عێراق ڕووخا حکوومەتی ناوەندی ئەوانەی کە لە شیعە بوون سوودیان لە کۆڕەوەکەی خۆیان بینی لە ساڵی 1990 قەرەبوویان بۆ کرایەوە، یارمەتیان درا، هاوکاریان کرا بە هەموو شێوەیەک. بەداخەوە سیاسی ئێمە پەرلەمانتاری ئێمە لە عێراق ئەوەندەی بەدوای چارەنووسی خۆی ئەگەڕا کەمتر بەدوای قەزەکانی ئەگەڕا ئەو لاپەڕانەی هەڵنەدایەوە کە لە کۆڕەوەکەیە ڕوویا بوو هیچ نەبێ قەرەبووی نەتەوەکەمان بکرێتەوە لە ساڵی 1990 کە هیچ ماڵێک بێزیان نەبوو، هیچ ماڵێک لە هەرێمی کوردستان بێزیان نەبوو ئێکوانێ. بۆیە ئێمە پێویستە وەکو جەنابەت باسیەکەی مؤسسەیەک هەبێ، دامەزراوەیەک هەبێ کە سیمینار و کۆڕ و کۆبوونەوەی لەسەر بکە کە ئێمە جارێکی تر بۆی قڕ نەکرێنەوە ئەم لاپەڕانە هەڵدەینەوە و بیدەین بە گوێی هەموو دنیاە. بەڵێ کاک ئەسعەد دوا پرسیارم، ڕۆژەی داهاتوو چێ بێ؟ وەڵاهی من بەش بە حاڵی خۆم پرۆژەم زۆرە. ئێمە بە تایبەتی خۆم یەکێکم لە کارمەندەکانی مۆزەخانەی ئەمنە سوورەکە، هەمیشە خەم و خەیاڵ و خەونمان لەسەر ئەوەیە کە لەبارەی جینۆسایدەوە قسە و باس بکەین، لەبارەی جینۆسایدەوە هەنگاوی باشتر بنین. یەکێک لەوانە کە من ئاواتەخوازم کە ینی بێتە دی ئەوەیە کە دامەزراوەیەک هەبێ بۆ کۆکردنەوەی ئارشیفی ئەو ڕووداوای جەرگبڕانەی کە لە مێژووی 100 ساڵی ڕابردووە کە بەسەر میلەتەکەمانە هاتووە لە هەر چوار پارچەی کوردستان لە هەموو دنیاە کۆکرێنەوە وەکو ئارشیفێکی نەتەوەی پشتی پێبسرێ مؤسسەیەک کۆی کاتەوە. ینی ئەوە خەون و خەیاڵی ئێمە بووە و خەون و خەیاڵمان زۆرە بەوەی کە داکۆشی لە مافی ڕەوای نەتەوەکەمان بکەین لە نووسینەکانمان، لە بەرهەمەکانمان، شان بەشانی هەموو ئەو ئازیز و خۆشەویستانەی کە ئێستا ئەسپی خۆیان تاوداوە. هیوای سەرکەوتنی و سەرفرازی بۆ ڕۆژ ئاوای کوردستان بۆ هەر چوار پارچەی کوردستانە خوازم کە دەرگایەکی خێر ئێستا کراوەتەوە ئەبێ هەمومان وەکو برا پشت و پەنای یەکتری بین. یعنی ئێمە بەسە ململانەی نابەجێی حیزبی کە زۆر زەرەر و زیانی بە میلەتەکەمان گەیانوە. ئەمڕۆ ڕۆژی یەکگرتنە، ڕۆژی یەکبوونە. پێویستمان بەوە هەیە کە بیر و ئاسۆ و ئەندێشەی ئێمە بۆ بڕاکە خزمەتی نەتەوەکەمان بکەین باشترە لەوەی کە یەکتری بەهاڕین. نووسەر و ڕۆژنامە نووس ئەسعەد جەباری، سوپاس لە ستودیۆ لەگەڵمان بووی، سەرکەوتوو بن، خەرمان بەرەکەت. دژیت سوپاسدانەکەم ئێوە سەرکەوتوو بن. سوپاس.